وەزارەتی تەندروستی ڕەتی کردەوە ڤاکسینی کۆرۆنا بە قاچاغ برابێتە ئێران. کەجەکە بڕیارێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ دەستگیرکردنی 3 سەرکردەکەی بە چاوەشەکاری وەسف کرد. توێژینەوەیەک دەریخستووە ئێران خاوەنی 20 جۆر موشکی مەترسیدارە لە ناو خاکی عێراق. سڵاوتان لەبێت، من پەرچەم قەرەداخی هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند بردنە دەرەوەی ڤاکسین لە سلێمانیەوە بۆ ئێران دوورە لە ڕاستیەوە. ڕێڵفەرەیدون بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ئاماژەی بۆ ئەوە کردووە هەموو ئەو ڤاکسینەی دێتە هەرێم بە پێی لیستێکە و دەبێت چۆنێتی پێدانی بە هاوڵاتیان بە ئامار بدرێتەوە بە بەختە، بۆیە بەوردی چاودێری دەکرێت. لەلایەکی دیکەوە یادنەقشبەندی وتەبێژی تەندروستی سلێمانی بە شارپرێسی ڕاگەیاند دەنگۆی بردننی ڤاکسین لە سلێمانیەوە بۆ ئێران دوورە لە ڕاستیەوە و دروست کراوە، چونکە هەموو ئەو ڤاکسینەی دێتە سلێمانی تۆمار کراوە و ناتوانرێت هیچ فێڵێکی تێدا بکرێت و بفرۆشرێتەوە. بە گوێرەی گرتەیەکی ڤیدیۆیی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە، بڕێ ڤاکسین لە جۆری ڤایزەری ئەمریکی بە قاچاغ براوەتە ئێران. ئاوی بەنداوی دەربەندیخان بە شێوەیەکی مەترسیدار پیس بووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد ئاوی دەریاچەی دەربەندیخان بە شێوەیەکی مەترسیدار پیس بوو و مەترسی گەورەی چەندین نەخۆشی هەیە. علی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە یادداشتێکدا کە ڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانی کردووە ئاماژەی بۆ ئەوە کردووە پاشماوەی پاڵاوگە و گۆڕەپانی نەوت و تێزابی تانجەر و سلێمانی و ئێران دێتە دەریاچەی دەربەندیخانەوە کە بڕێکی زۆر قورقوشمی تێدایە. باسی لەوەش کردووە بە پێی پشکنینەکان ئاوەکە نەک بۆ خواردنەوە بەڵکو بۆ هیچ بەکارهێنانێک نابێت و نەخۆشی پێز دروست دەکات. ماوەی چەندین ساڵە پرۆژەی ئاوی دەربەندیخان لە سەدا 40 تەواو بوو و تاوەکو ئێستا حکوومەت نەیتوانیوە هەمووی تەواو بکات. تەندروستی هەولێر ڕایگەیاند ئەو حاڵەتانەی دوای وەرگرتنی ڤاکسین دروست دەبن ئاساین و مەترسیان نییە. لە ڕاگەنراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئاماژە بۆ ئەوە کراوە هەر هاوڵاتیەک ڤاکسینی کۆرۆنای وەرگرت بۆی هەیە دوای وەرگرتنی ڤاکسین لە ماوەی 24 بۆ 72 کاتژمێر چەند نیشانەیەک وەکو تاو، ئازاری لەش و سەرئێشە لەسەر کەسەکە دەربکەوێت. تەندروستی هەولێر ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو کاردانەوانە ئاساین و مەترسیان بۆ سەر ئەو کەسە نییە کە ڤاکسینی وەرگرتووە. کەجەکە بڕیارێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ دەستگیرکردنی 3 سەرکردەی پاکەکە بە نادەتپەروەرانە وەسف دەکات و دەڵێت درۆ و چاواشەکاریە. کۆمیتەی پەیوەندیەکانی کۆماجڤاکێن کوردستان ڕاگەنراوێکی لەبارەی دیاریکردنی پاداشتێک لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ دەستگیرکردنی 3 سەرکردەی پاکەکە بڵاو کردەوە و دەڵێت بڕیارەکە نادەتپەروەرانەیە. لە ڕاگەنراوەکەی کەجەکەدا ئاماژە بۆ ئەوە کراوە ئەمریکا لەم بڕیارەدا بە پێشبەستن بە درۆ و چاواشەکاری و تۆمەتی خەیاڵی داوا لە خەڵک دەکات کە گوایە سیخوڕی بۆ ئەمریکا بکەن تاکو بتوانێت زەرەر بەو هەواڵانەمان بگەێنێت. کەجەکە و تووشێتی ئەوەی کە پێویستە دادگایی بکرێ ئەردۆغان و کاربەدەستانی دەوڵەتانی تورکیان کە لە ڕاستیدا دوانەی ئایدۆلۆژی و سیاسی داعشن. بەدەیان هەزار چەتەیان لە چوارگۆشەی دنیاوە لە ڕێگەی تورکیاوە هەناردەی سووریا و عێراق کرد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پارەیەکی زۆری تەرخان کردووە بۆ هەر کەسێک کە بتوانێت زانیاری لەبارەی شوێن و جموجۆڵەکانی 3 سەرکردەی باڵای پاکەکەوە بداتە ئەو وڵاتە بۆ دەستگیرکردنیان. توێژینەوەیەکی نێودەوڵەتی دەریخستووە ئێران 20 جۆر موشکی مەترسیداری لە عێراق هەیە. پەیمانگای نێودەوڵەتی بۆ توێژینەوە استراتیژیەکان لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە ئێران خاوەنی 20 جۆر موشکی بالیستی مەترسیدارە و لە عێراقیش ئەو موشکانەی هەیە. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە دراوە ئێران خاوەنی چەندەها جۆر موشکی بالیستی مەترسیدارە کە سەقامگیری ناوچەکە دەخاتە مەترسیەوە. لەو جۆرانش کە ئێران خاوەنێتی موشکی کروزە. باز لەوەش کراوە ئێران لە ڕێگەی ئەو موشکانەوە قەرەبووی بێتوانایی سوپاکەی لە ڕووی ئاسمانیەوە کردووەتەوە و ئێستا خاوەنی 20 جۆر موشکی بالیستیە. پەیمانگای نێودەوڵەتی بۆ توێژینەوە استراتیژیەکان ئەوەشی ئاشکرا کردووە ئێران ئەو موشکانە بۆ هاوپەیمانەکانی لە عێراق و لوبنان و یەمەن دەنێرێت. هەر شاد بن.